مامۆستا جاسم ئەگەر بپرسین پاشا سەنحاریب کە ئەو ناوچەیە لەژێر کۆنتترۆلی ئەودا بووە چی کردووە پرۆژەکانی چی بووە ئەگەر ئاماژەی پێ بکەی لە خنسەوە کەەوە ئەمە لێرەینە پاشا سەنحاریب هەروەکو باسمان کرد بەهێزترین پاشای ئاشووریەکان بووە گرنگترین شت کە لەم ناوچەی کردبێتی دروستکردنی ڕێڕەوەک ئاو بووە لێرەوە بۆ نەیناوە کەناڵەکە لێرە دەستی پێ کردو ئێرە سەرچاوی گواستنەوەی ئاوەکە بووە و هەر لەسەر ئەم ڕێڕێ ئاوایی مەبەستمانی خنسە دروستکردنی قانتەرەیەک بووە لە جاروانە هەر لێرەوە تقریبا نزیکەی 10 کیلۆمترێ دوورە نزیکەی 2 ملیۆن بەری تێدا بەکار هاتووە لێرە تا ئەوێت 2 ملیۆن بەرد 2 ملیۆن بەر تێدا بەکار هاتووە بەردەکان لە 250 هەتا 500 کیلۆش دەبێتن و گواستنەوەی بەردەکانش هەر لێرە بووە هەروەکو باسمان کرد لەوێ لە چیاکە لەوێ بڕاوەتەوە براوە کەواتە بەردەکە لێرە گوازراوەتەوە بۆ ئەوێ بۆ قانتەرەکەی کەناڵی ئاوەکەی پێ دروست کراوە قانتەرە قانتەرەی لێ دروست کراوە لە جاروانە بەردەکان هەروەکو باسمان 250 هەتا 500 کیلۆ دەبێتن لێرە و چەندین هەروە یەکتر لە کارگەکانی پاشا سەنحاریب دروستکردنی هەمان ڕێڕۆی ئاو بۆ لە فایدەوە بۆ نینەوە هەروها لە هەڵامەت هەروها لە فایدەش تایبەت بە ئاو هەر هەموو 340 کیلۆمتر دەبێتن ئەم ڕێڕە ئاو کە دروستی کردووە هەروها لە کارەکانی کە پاشا سەنحاریب دروستکردنی ئەو مەنحوتانە بووە کە وێنەی خۆی لەسەر بۆ لەگەڵ خەواوەند دەرکەوتووە ئاژەڵ لەژێر پێیا بووە ئاژەڵەکەش هەروەک هێمایەک بووە بۆ خۆی ناوی ئاژەڵەکەش مشخشووە هەروەکو باسمان کرد ئەگەر پێمان بڵێ ئەو شێوە بەردانەی کەوا لێرە هەیە دەستکردی مرۆڤ ئەگەر دەستکردی مرۆڤ وەزیفەکەی چییە ئەرکەکەی چییە بەێ ئەف جهەیە کوونکە ئەملەی دەستپێک و کەنۆلیە کەنۆڵێ برنە ئۆڤێ بوو پۆیتەختی ئۆشوری نینەوە ئەف بەرین کوتوت بینەی پشێوەیەکی وەکی قەبۆرە جیۆوەس هەمی ئەف بەرە ئەف دەستی تۆتێن دەبێژین بڕین و چێکردن هەمی ئەف بەرە هەریە لەوێ منتەقینە کو هەندێکی ژوان ڕێخێدیکە هاتین هەندێکی سەرۆڤ هەنێتی نۆی بەس ئەف بەرە هەمی دەستپێک و کەنۆڵیە وەکی مە بەحەسکەرەی وەک حیمایە بوو پۆرۆستنە ئۆڤێ لێرە دەستپێتکردن دەستپێک و کەنۆلیە لێرە و بەرین جیۆوەس کومە گوتی قەبۆری جیۆوەس کوی بێ شێوەزی هەندەسی ئەو دۆناڵ پشت وێری بەس بوو حیمایە بوو پۆرۆستنەوە ڤیدیۆرەی بەێ بەس ئەوە دەستپێک و کەنۆلیە